هێشتا دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا دەسەڵاتی نەگرتووەتە دەست، بەڵام تەنگی بە کەنەدا هەڵچنیوە و دەیەوێت بیکاتە ویلایەتی پەنجاویەکەمینی ئەمریکا. لە چوارچەوەی ئەم فشارانەشدا جەستن ترۆدۆ سەرۆکوەزیرانی وڵاتە دەستی لەکار کێشایەوە. ماوەی چەند ڕۆژێکە ئاڵۆزی کەوتووەتە نێوان پەیوەندیەکانی ئەمریکا و کەنەدا، لە کاتێکدا ئەم دوو وڵاتە دیواریان بەیەکەوەیە، وەکو دەوترێت کەسێک بێوێت لە ئەمریکاوە بچێتە کەنەدا یان بە پێچەوانەوە، ئەوە تەنها هەنگاوێکی بەسە و بە ئاسانی دەچێتە ناو خاکی ئەو وڵاتەوە. ئەمە شوای کردووە کە دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ڕەخنەی توند لە بەرپرسانی کەنەدا بگرێت لەسەر ئەوەی سنوورەکانی توند و تۆڵ و پارێزراو نین. لەم سەر و بەندەدا جەستن ترۆدۆی تەمەن 53 ساڵ کە ماوەی 10 ساڵە لە پۆستەکەیدایە، دەست لە کارکێشانەوەی لە پۆستی سەرۆکوەزیران و سەرۆکی پارتی لیبراڵ ڕاگەیاند. دەست لە کارکێشانەوەی ترۆدۆ بەهۆی گوشارە بەردەوامەکانی حەزبەکەی بوو، پاش دەست لە کارکێشانەوەشی ناوبرا وتی لە پۆستەکەمدا دەمێنمەوە تا حەزبەکەم سەرۆکێکی دیکە هەڵدەبژێرێت تا 24 مانگی ئاداریش پەرلەمان هەڵدەپەسێرێت. هەروەها وتی ئەم وڵاتە شایستەی بژاردەیەکی ڕاستە لە هەڵبژاردننی داهاتوودا، بارودۆخەکەش بۆ من زۆر ڕوون بۆتەوە، من ئەو بژاردەیە نیم بتوانم ڕوبەڕووی کێشمە ناوخۆییەکان ببمەوە. ماوەیەک لەمەوبەر کریستیا فریلاند جێگری سەرۆکوەزیرانی کەنەدا دەستی لە کار کێشایەوە. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندەوە کە جەستن ترۆدۆ نەیتوانیوە هیچ شتێک لەبارەی هەڕەشەکانی ترامپ بۆ سەر وڵاتەکەی بکات، بەتایبەت لەبارەی باجەوە. پێشتر دۆناڵد ترامپ بەڵێنی ئەوەیدا کە گومرگ لەسەر کاڵای کەنەدی بەڕێژەی لە 25% زیاد دەکات، ئەمەش بە وتەی ئابووری ناسان زیانیشی گەورە بە ئابووری کەنەدا دەگەیەنێت، بەتایبەت ئەگەر بەرپرسانی ئەو وڵاتە هەنگاوێکی جددی نەگرنەبەر. ترامپ ئاماژەی بەوە کرد گوشارەکانی بۆ زیادکردنی گومرگ لەسەر کاڵای کەنەدی بوونەتە هۆی ئەوەی کە جەستن ترۆدۆ دەست لە کار بکێشێتەوە. خراپتر لەوەش، ترامپ پێشنیازی کردووە کە کەنەدا بکاتە ویلایەتی پەنجاویەکی ئەمریکا بۆ ئەوەی چیتر وڵاتێک بە ناوی کەنەداوە نەمێنێت. ترامپ بانگەشەی ئەوەش دەکات گەر کەنەدا ببێتە ویلایەتی پەنجاویەکی ئەمریکا، ئەوە چیتر هیچ گومرگ و باجێک لەسەر کاڵای کەنەدی نامێنێت. هەروەها سنوورەکانیشی زۆر بەهێز دەبن و بە تەواوی لە ڕەشە و مەترسیەکانی رووسیا و چین پارێزراو دەبن. بۆ پاڵپشتیکردنی قسەکانیشی ترامپ دەڵێت زۆرێک لە خەڵکی کەنەدا حەز دەکەن ئەمریکا و کەنەدا یەک بگرن، چونکە پێکەوە گەلێکی مەزن و بەهێز دەبن. تا ئێستا بەرپرسانی کەنەدا لێدوانێکی ئەوتویان لەسەر قسەکانی دۆناڵد ترامپ بۆ یەکگرتن نەداوە، بەڵام ڕەنگە ئامادەکاری حەزبەکانی کەنەدا بۆ هەڵبژاردننی داهاتوو خۆی لە خۆیدا وەڵامێک بێت بۆ ڕەتکردنەوەی قسەکانی سەرۆکە تازە هەڵبژێردراوەکەی ئەمریکا.